في شاری کەرکووکە کە ئاڵای خۆی بەرزەوەکە لە کۆبنەوەیەکی یاسای ئەنجومەنی پارێزگادا کە بەشداری ڕێژی یاسای ئەندامانی ئەنجومەنەکە لە هەموو پێکهاتەو نەتەوەکان بەڕێوە چوو. ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوایەکی پارێزگاری کەرکووکی پەسەند کرد بۆ هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر فەرمانگە حکوومیەکانی پارێزگای کەرکووک. ئەم شارە مافی خۆیەتی ئاڵای لەگەڵ ئاڵای عێراقا بێ ئاڵای کوردستان هەڵگرێ. ئەمڕۆ بە کۆی دەنگ لە ڕۆژێکی پرشنگدار و مێژووی ئەو قەرارە پەسەند کرا کە زۆر سوپاسی جەنابی پارێزگار دەکەین لەسەر پێشنیازەکەی وە سوپاسی لیستی برایەتیەکەین تاکە چکە ئەم لیستە بوو کە لە 2008 دەنگی لەسەر گەڕانەوەی کەرکووکدا بۆ ئەرێمی کوردستان. ئەمڕۆ دووپاتیان کردەوە کە ڕۆڵەی ئازا و فیداکار و خۆبەخشی ئەم شارن بە هەموو نەتەوەکانی کورد و عەرەب و تورکمان و کلد و سریان کە زۆر سوپاسیانەکەم و زۆر سوپاسی ئەنجومەنەکەم کە ئەمڕۆ مێژووی خۆیان پرشنگدار کرد کە بەردەوامن لە پرشنگداری و لە خەباتی بەردەوامیان کە ئەو مێژووی کە لە ماوەی 100 ساڵی مێژووی کووردا خەونی هەموو تاکێکی کوردی بوو ئەمڕۆ هاتە ئامانج وەکۆلەی خەونی هەموو کوردستانەکان بوو لە هەر چوار پارچەی کوردستانیش. پارێزگاری کەرکووک ڕایگەیان هەڵکردنی ئاڵای کوردستان لە دژی هیچ پێکهاتەیەک نییە و کار بۆ بەهێزکردنی گیانی پێکەوە ژیانیش لە کەرکووک دەکەن. ئەمڕۆ ئەم دەنگدانە معنای ئەوە نییە کەوا ئێمە ئیتر پەیوەندیمان لەگەڵ ئەو برا تورکمانانەی کە ئامادە نەبوونە یا دەنگیان نەداوە یان ئەو برا عەرەبانەی کە ئامادە نەبوونە و دەنگیان نەداوە پەیوەندیەکانمان تێکەچێ. بەعەکسەوە ئێمە هەوڵی زیاتر ئەدەین بۆ ئەوەی ئەم پەیوەندیانە بەهێزتر بێ و ئەوانیش قەناعەت بێنن کە هەڵگرتنی ئەم ئاڵایە هیچ زیانێک نە بە کورد بە تورکمان ئەگەێنێ نە بە عەرەب ئەگەێنێ نە بە کەسی تر ئەگەێنێ. ئەمە مافێکە زۆرینەی خەڵکی پارێزگای کەرکووک و زۆرینەی ئەنجومەنی پارێزگا دەنگی لەسەر داوە. الموافق على القرار قرار مجلس المحافظة. دوا بەدوای پەسەندکردنی بڕیارەکە لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە ئاڵای کوردستان لە نێو ئەنجومەنی پارێزگا و دواتریش لە بەردەم دیوانی پارێزگای کەرکووک هەڵکران. ئەمڕۆژ بە ڕۆژێکی نیشتیمانی بۆ شاری کەرکووک ناوزەد کرا. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.